تیوار زانیاری نوێ لە سەرگەی سیناڵە سوپەر و سزای زیندانیکردنی بە 5 ساڵ ئاشکرا دەکات. دوێنێک چاوەرزشکار و میدیاکاری دیاری سلێمانی ناڵە سوپەر دوای تەواوکردنی ماوەی حکومەکەی کا ساڵێک و 1 مانگ بوو بەکردنەوەی دۆسیەکی تر و بە شایەدی هاوڕێیەکی خۆی با 5 ساڵ و 1 مانگی تر سزا درایەوە. سزادانەکەشی بە مادەی یەکی یاسای ژوارە 21 ساڵی 2023 و با تۆمەتی تێکدانی یاسایشی نیشتیمانیە. تیوار بۆ مەبەستا پەیوەندی بەیەکێک لە کەسە نزیکەکانی ناڵەوە کردوگوتی سزادانی پێشتری ناڵە هیچ بنەمایەکی یاسایی نەبوو بە بیانووی کاری ساختەکاری لە سەنەوی ئۆتۆمبیلەکەیدا سزا درراوە. لە کاتێکدا و هەموو ڕێکارێکی یاسایی لە مامەڵەکانیدا ئەنجامدا و گرێبەستی لەگەڵ پێشانگای ئۆتۆمبیلدا هەبووە. هەر لە درێژەی قسەکانیدا گوتی لە ڕووی یاسا و قانونیشەوە ئەگەر کەسێک تەجویر لە سەنەویشدا بکە سزاکەی 2 ملیۆن دینارە، ئەگەر تاوانەکەش قورس بێت ئەوە 2 ساڵ زیندانیشی لەگەڵدا. ئەو کەسە نزیکەی ناڵاوەشی بۆ تیوار ئاشکرا کرد کە ناوبراو ڕاهێنەریانەی زێرەڤانی بووە لە دهۆک و گرێبەستی فەرمی هەبووە لەگەڵ یانەکەدا. لا وەڵامی پرسیارێکی تیواردا کە هەتا چەند و دۆنگۆیانە ڕاستن کە پێشتر دەگوتران ناڵا بە تۆمەتی مادەی هۆشبەر سزا درراوە. لا وەڵامدا گوتی هەموو تۆمەتانی بۆ ناڵە دروست کراون هیچ بنەمایەکی دروستیان نییە. بە تایبەت کاتێک دوێنێ 12/11/2023 ماوەی سزای یاسایی خۆی تەواو کردووە. بەڵام لە هەمان کاتدا مەلەفێکی دیکە براوەتە مەحکەمە و بێ ئەوەی دادوەر بیخوێنێتەوە و بێ ئەوەی هیچ بەڵگەیەک بخرێتە ڕوو با تۆمەتی تێکدانی یاسایشی نیشتیمانی سزای زیندانیکردنی 5 ساڵ و 1 مانگی دیکەی بەسەردا سەپێنراوە. ئەو سەرچاوەیە لە بەشێکی دیگەی قسەکانیدا بۆ تیوار ڕایگەیاند کە تەنانەت سەفیری بەریتانیش چاودێریی سیناڵی سوپەری کردووە و نیگەرانی خۆیان بۆ بڕیارەکە دەربڕیوە. ئەو کات گوتیشی بەپێی راپۆرتێکی مافی مرۆڤ لە خلیج سزادانی پێشتری ناڵەیان بە نایاسایی وەسف کردووە و لە راپۆرتی ساڵانەی خۆیان داوایان تۆمار کردووە لەسەر هەرێمی کوردستان. لا کۆتاییدا و کەسە بەناوی بنەماڵەی ناڵە سوپەرەوە گوتی ئێمە وەک کەسوکار و خێزانی ناڵە ئەم هەواڵە وەک لەکەیەک بە پرۆسەی دادوەری و دادگایەرمی کوردستان دەبینین چونکە گەنجێک با 30 ساڵ تەمەنەوە دەیان جۆر تۆمەتی بۆ دروست کراوە. ئەم سزادانە نوێی ناڵە لە کاتێکدایە کە پارسال با تۆمەتی فرۆشتنی مادەی قەدەغە و کاری تەزویر و نایاسایی با 5 ساڵ سزادرا، بەڵام دوای تەمیزکردنەوەی حکومەکەی ماوەکەی کەم کرایەوە بۆ 1 ساڵ و 1 مانگ.